سلاوتان لێبێت بەڕێزان منداڵیم لە ئەڵلقەیەکتری بەرنامی بیرەوەری هاتمەوە خزمەتتان. ئێمە ئەمڕۆ لە سلێمانین ئەتوانم بڵێم نیو سەجە لە خزمەتکردن کە هەموو تەمەنی شەو ڕۆژی خستۆتە سەریەک بۆ خزمەتکردنی هونەری کوردی و کۆکردنەوەی زانیاری لەبارەی مۆسیقا بە تایبەت. ئەتوان بڵێم شێوەکار، دەرهێنەر، فۆتۆگرافەر، بەڵام لە کۆتاییە هەر بە مۆسیقاکەیە ناسرێتەوە. ئەویش مامۆستا ئەنوەر قەرەداغیە ئەمڕۆ میوانی بەرنامەی بیرەوەریە کە هەموو کاتێک بۆ شێوەیە ناسرێت دەڵێن یەکێک لە پایەکانی لەنا کەسکاریان خاکم بەسەر ڕۆی بەبا لەنا کەسکاریان خاکم بەسەر ڕۆی بەبا عمرم جارێکتر سلااوتان لەبێت هەرەکو لە پێشەکێکەش ئاماژەم پێدا ئەمڕۆ لەگەڵ مامۆستا ئەنوەر قەرەداغی گفتوگۆکەین باسی بیرۆرەکانی خۆیمان بۆ کات. مامۆستا زۆر سپاس کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانیت. بەخێر بێن سەرچاو. دەکەم مامۆستا هەڵبەتە من هەمیشە لەگەڵ میوانەکان باسیەوە کەم کە پێم خۆش یەکەم پرسیارمەوە بێت باسیەوەم بۆ بکات کە خۆی کێ یاخود خۆیم پێ بناسێنێت، بەڵام ئەمە لەوانێت تا ڕادەیەک بۆ جنابەت جیاواز بێت. پێم خۆشە باسی خۆتمان بۆ بکەیت. ئەنوەر قەرەداغی کێ، بۆچی پێوترێ قەرەداغی لە کاتێکە لە هەڵەبجە لەدایک بە لە بەرەوەی ژیانی مناڵی تۆ لەوانێت تا ڕادەیەک تایبەتتر بێت. زۆر زۆر سپاس بۆیەوە بۆ ئستافە جوانە هیوادارم بە بەردەوامی ئەم جۆرە لیقاتانە بکەن. من طبعا ناوم ئەنوەر قەرەداغی لە هەڵەبجە لەدایک بووم، بەڵام بەڕەچەڵەک مردۆخەین کە هاتوون لە قەراغ دانیشتون. ینی ئێمە مردۆخەین لە کوردستانی ڕۆژ ئاواوە لە سووریا و هاتوون بەشێک لە تورکیا، بەشێک لە ڕۆژهەڵات، تەنانەت ئێستش بنەماڵەی مردۆخەیەکان لە تاران و سنە و کامیاران و مەریوان و ئەم جێگانە زۆر زۆرە پەیوەندیمان هەیە لەگەڵ هەندێکی زۆریانە. بەڵام ئێمە کاتوینتە ئێرە بە باپیرانم لە قەراغ نیشتە جێبوون. لەوێ کە لەوێ نیشتە جێبوون چونکە پیاوی زانستیان تیا بووە، زانستخوازیان تیا بووە، پیاوی ئاینی بەرزیان بووە، بەشیان کردوون بە سەر هەندێک جێگا لەوانە بەشێک لەو بەشانە هەڵبجە بووە کە باو باپیرانم هەندێکیان هاتوون لێوە دانیشتون، بەڵام هەر بە قەراخی ناسراون، ینی بە مردۆخەی و قەراخی. قەراخیەکان زۆریان هەیە هەر قەراخین بەڵام مردۆخەیی نین، بەڵام ئەوەی کەوا لە قەراخاژی زیاتر مردۆخەییە. ئێمە لەوێ دانیشتوین، باوکم لە خورماڵ لەدایک بووە، باو باپیران طبعا لەوێ هەر هاتوون بۆ ئێوێ، خۆم لە هەڵەبجە لەدایک بووم. نازناوەکە بەڕەچەڵەک بۆمان ماوەتەوە. ئەگینا ئەو سۆزی من لەگەڵ هەڵەبجە هەمە هەر سۆزی مناڵیمەکە ئێستش کە باسەکرێت و کە هەستم لەگەڵایەتی زۆر زۆر. مامۆستا باوکت پێما بێت مەلا بووە کاتی خۆی، ئەمە هۆکار بۆی کەوا لەگەڵ براکانت لە حوجرە بخوێنیت یان خوێندنگە نەبووە ئەو کات؟ بەخوا جگە لەوەی کە خوێندنگەژنەبووە، بەڵام ئێمە هەروەکو ڕەچەڵەکی ئاینی و عادە و تەقالی و سەردەما خەڵک مناڵی بردوێت نردوێتە حوجرە. دەباشم مەلای مزگەوتی پاشا بوو لێ، لەبەرەوە ئێمە کەوتینە بەرحوجرە ئەوانە. بەڵام لە ساڵانی 54 و 53 و 52 ئەوانە ئیتە بیرۆکەی ئەویان هات بە خەیاڵیانەکەوە بمانخانە ناو مەکتەبەوە، چونکە باوکی وەختی خۆی مامۆستای ئینگلیزیش بووە لە مەکتەبە، لە مەکتەبی دووهەمە زۆر دوورە لێ. بەڵێ ئاخر باوکم پیاکی ڕۆشنبیر بوو، زۆر زۆر خواعافیکە، ینی لەو سەردەما جێگەی مەزدەرێک بوو بۆی کەوا بەدەم خەڵکەوە چوو هاوکاری خەڵکیە کرد و ناسرا بوو زۆر، یعنی عایلە ئێمە لە هەڵەبجە ناسرا بوو زۆر. ئیتر بەو شێوازە براکانم چوون لە سنفی 4 وەرگیران
برای گەورەکانم من لە سنفیەکی ابتیدایی وەرگیرە ئیتر 3 ساڵم لەوێ تاواکە 2 ساڵ و نیو تقریبا ئیتر نەقڵ بووین بۆ سلێمانی کە کاتێک عمر علی متصرفی ئەوروپیان متصرف محافظ هاد لەوێ کاکمی بینی باوکم عەبری خوای کردو کاکمی بینی زۆر معجوب پێوتی ئەبێت تۆ بێ بۆ سلێمانی لەو مزگەوتی گەورە لێ خطابەت بکەیت و ئیمامەت بکەیت ئیترەوە بۆ هاتین بۆ ئێرە و بیرمە ڕۆژی یەکشەممە بوو بە سواری پیکابێک هاتین لێرە خانوویەکیان وە گرتوین بە کرێ خانووکە 8 دینار بۆ وەختە گەورە بوو زۆر گەورە بوو لە خانۆ کۆنەکانی سلێمانی بوو ئیتر خوێندمان لێرە تاوا کرد و تایسەشەن ئەوەی لە حجرەتان خوێنە و کاتچی بوو هەر قورآن بووەمان خوێن زۆر جار مناسباتە بوو مەسەلا مناسباتی ئاینیە بوو سەرنجی ڕاکێشام مەسەلاکێک لەو مناسبەتانە کە مەلا ئیجازەی وەرەگرت هەفتەیەک مناسبەتیانە کرد بە هەڵپەڕین و بە ستایشی ئاینی تەوانەوەتراوە ئەو شتانە لەناو مزگەوتەکە هەڵەپەڕین فەقییانە هاتن شم شارژەنیانە هێنایە گۆرانی بێژیانێ هێنا ئەو شتانی کە ئەیوت چی بوو تەنزەر نەبوو گشتی جوان بوو کەیان وت دقەتەداوکات باڵێ ئەوەختە یعنی سەرنجی ڕاکێشەمانە یاخود دەروێشەکان هاتن حاڵیان نەکرد هاتن لە مزگەوت دانیشتن ئەترسام لێیان زۆر لە پرسیانە ترسام چکە لە بەرچاوی من خەڵکیان سرە بڕی ئەوانە کرد ئەوە ڕەتفعلی هەبوو کەسانانت کردیان خۆم شاردبووەوە لە ماڵۆ چەند ئەگەڕان بە شوێنمە گوێم لێ بانگمەکەن نەمێرا جواب بەمە بڵێم ئەوە تام دیارە لە فڵان جێگەت بنیان دۆزیەوە ینی ئەترسام لیان شکڵی دەروێشەوەی سش کە پرسیانی بیرم نەوە شعورێکم هەیە سێرە لەم بە هەر حاڵ تر بەو شێوازە ئەمە ژیانمە بردە سەر تاوکو هاتیە سلێمانی خوێندنی سەرەتاییت لە سلێمانی دەست پێ کرد لە هەڵەبجە دەست پێ کرد خوێندنی سەرەتایی چۆن بۆ ینی بە پێوەی کە ئەزانم لە بەشێکی زۆری چالاکی قوتابخانەکان سرود دوتوە لەگەڵ ئەو گروپانێکەوە لە قوتابخانەکاندا ئەنران بۆی کەوا بوون مەسرودەکان بڵێن ڕۆژانە ئەمە چۆن بووە خۆی لە هەڵبجە ڕۆژانی پێنجشەمان کە ڕیزانەکردن بۆ تەحیەت العالەمیان پێوت خەڵکیانی هەنایە دەور لەسەر پاکوتەمیزی و لەسەروی شعری بخێن تۆ سەوی گۆرانی بڵێت و یاد شتێکەوە من شعری جوان لەبەر مەسا شعری لەو شعرانە تایسەش فکری بیدایەتەکە لە لغەت القورئان زمانێک بوو کە بە عەرەبی ئەوتراوە لە سنفیەکە چونکە لە سنفیەکی ابتیداییەوە زمانی عەربیمانە خوێندێمە کوردیش و عەربی بە یەکەوە بوو باگیانە کردین یا مناسبەتێکە بوو نەمەزانی مناسبەکە چییە تاقمیان دروستە کرد تاقمی سرود بوو لە پێشەوە ڕۆژ کوردستان جێگەی بەچکە شێرانە و خۆیەوەتە ناوەکەی و ئەپشتانیانەوە نەمەزانی مناسبەتەکە چییە من لە ڕیزایان هێنا بە دەرەوە چالاک بووم بەسەر لە شتانە ڕۆژێکیان لە مەکتەب دواکەوتم نازانم هۆکارەکە چی بوو دواکەوتم کە چوو بۆ مەکتەب دەرز یەکەم تقریبان خەریب و تاوا بوو چوومە سن چوومە ژوورەوە مامۆستا عین شەونم هەبوو عیان شەون بە ڕەحمەت بێ ئەوە شاعرێکی گەورە بوو زۆر زۆر کوڕم بۆ دواکەوتی وتم وەڵی مامۆستا نازانم خۆشم نازانم بزانی وەختەکە وایە دوو داریا لە دەستم خەدە و دارانم بێ ناچێت بپڕای بپڕ نەمتوانی دوا بکەم لە مەکتەبە ئەوختە خوێندنی وەختە تۆخمە بوو زۆر زۆر تۆ یعنی تەلەبەکە چوو ڕێزی مامۆسای لە هەبوو شت فێرە بوو مامۆسا وەکو باوکو بوو لەگەڵ تەلەبە چلێرە چ لە سلێمانی ینی ئەو شتانەمە بینی کاریگەری زۆری هەبوو لە پەروەردەی قوتابیە تەنانەت مەسەلا ئەگەر کێشەیەکە بۆ باوکی بانیان باوکو یا بەلی ئەمریان مانگە کرد بۆی کەوا باسی کێشەک بکەن بۆچی ئەم کوڕە وایە وایە ئەگەر زیرەک وایەن زیرەکە ئەگەر تەمەڵ وایەن تەمەڵ ئەگەر وابێت یاگەر کێشێکە بۆیە لەگەڵ عیلەکە باسییانە کرد ئەگەشتا ئەنجامێک و حەلیانە کردووە مامۆستا ویلیامت چۆن ناسی یان با بڵێن ئەو چۆن چۆنی تۆی ناسی و شارەزای توانەکانت بوو من کە هات بە سلێمانی یەکەم ساڵ لە مەکتەبی فەیساڵیە تعیین کراوە من ژنەوە مەکتەبە دەرزمە خوێن بۆ ناوەندی نا ئیبتیدایی سەرەتایی لەوێ ڕۆژێکیان وتیان مامۆساکە سنفەکانە گەڕێن تاقمی سرود هەڵەبژێرێ تاقمی سرود چییە وەڵات جەماعەتێک هەڵێبژێرن بەیانیان لە ڕیزاکە یانە دەرەوە سرودی نیشتیمانی هەڵێنەوە ئەو شتانە هەڵێم لە خۆمە دڵم خۆش بوو لەلام نەوحی بوو لەلام کە هاتە سنفەکە ئێمە وتی ئێمە شتێکی وامان هەیە دەنگیان تاقیە کردەوە منش نازانم گۆرانیەکی چی وتم منی هەڵبژات 12 کەس بووین لە مەکتەبی فەیساڵیە هەر 12 بەیان
نیوەڕوان وەختە دەوام دوام بوو باین 4 دەزوو نیوەڕۆ 2 دەزەکەی دوای نیوەڕوان دەرزی لاسەفی بۆ وەکو ڕسم و وەکو وەرزش و وەکو سرود و ئەوانە ئەپشتانە بوو اینجا سوودەکانی فێرەکردین ئەو دوانزە کەسە تازە مامۆستا و لێم دەرچوو بوو لە پەیمانگەی هونەر جوانەکانی بەغا دەمێ ئۆکۆردێنی بۆ هێناین دەمێ عودی بۆ هێناین بۆ ئالەتانە لەگەڵمانە تەمرینیە کرد مانیان کە ڕیزە بووین ڕۆژانی پێشەممە بە تایبەتی ئێمەیانی هێنایە دەرەوە بە جلی ڕێک و پێک و وەختە جلی موحەدە بوو لە مەکتەبە بەو جلانەوە پاکوتەمیز و یانی تەلەبینمون نەبوون سرودەکانمان ئەوت جا ئەمە زیاتر وای لەکە ئێمە پەیوەندیمان هەبێت لەگەڵ ئەوە کاکیشم بە ڕەحمەت بێ لەو مەکتەبە دەرزی ئەوتۆوانەی دەرزی دینی ئەوتۆ بە حازەرە اینجا برادەرێتی لەگەڵ مامۆستاوەلێمان پیا کردو تقریبا هەتا بەعزەش سلەمی مۆسیقە و شتانی لێەوە فێر بوو وتی ئەنوەر بیستمە لە تاقمی سروانە هەڵبژێرایەوە وڵاوتیان دەنگ و خۆشەویتم نیشان کرد بە ینی نەمەزانین چۆن جواب بەمەوە چونکە وەکو باوکم وا بوو ئەو جێ ئەو بوو بۆ من بەس زۆر ئاگای لێم بوو لەو شتانە ئیتر بۆ نوعی ڕۆشتن هەتا قوتابخانەی خانەی مامۆستایان لێ دەرزی مۆسیقە هەبوو ڕۆژێکیان گوێم لە دەنگی مۆسیقە بوو نەمەزانی دەنگی مۆسیقە هەیە لێرە باشە مەکتەبە یانی چی دەنگی مۆسیقا بەرز بۆ تۆساوا نەبوو یانی وا مالوف نەبوو لا من ولەبەر و دەنکە ڕۆشم سێکم ژوورێکە نووسراوە بە عەربی نووسراوە المۆسیقا غرفة المۆسیقا ژووری مۆسیقا بووە سێکم مامۆستا لێم دانیشتووە هەموو مامۆساکەی خۆم بۆ وەختی خۆی نێناسیمەوە بنختێ گەورە بووم باڵام کرد بەڵام هەر باڵام بچوو بوو دەرزی جنبوشی بە عوسمان شاباژێڕیەوت یادی بەخێر بێ کە جوم لە دەرسەکانی بوو من بۆ دەرسەکانم وەرەگرت بە دەرگاکە لەبەر دەرگاکەوە سابوو هەر لە پێش دەرگاکەوە لە پێش دەرگاکەوە سابوو جا کە ڕۆشتە دەرەوە من خێرا ڕۆشتە بۆی کەوا دەمبین لێ ئەوەستامەوە مەزانیا مەحزوورە یاشتیوەهەوە لە دوای بە چاوقامی خۆم کە ڕۆشتم چوومە ژوورەوە جومشەکە مەگرێ ئەو دەرزەی بەوی ئەوت من تەطبیق مەکرد ڕۆژێک مامۆستا لێم هاتە ژووتی ئافەرم چاکە لەبەر کردەوە بۆی زانی عوسمانم کەوتی تۆ کێوە مامۆستا تۆ مامۆستای خۆم بووی لە ئیبتیدایی نەناسی بۆتی گەورە بووی با دیارە ماشەڵڵا نەمنیزەتی چی چون فڵان کەوتی کاکە برادەرمە زۆر ئێمەکترێ ناسینەوەوان و وتی زۆر باشە قابلێتە هەیە وەرە زوو وەرە سەر بە لێرە قابلێت چۆن بافێری مۆسیقا بیتەوانە کەوایوت زۆر دڵخۆشبووم بۆ اینجایتر شمشاڵم هەبوو لە ماڵەوە خۆم شمشاڵم دیاوانە وتمن شمشاڵ تۆزێکە زانم شمشاڵم لیبۆلیا زۆر بەلای عجایی بوو بەلای خۆش بوو هەتا شمشاڵێکی بە تایبەتی بۆ هێنام لە نادی خزمێکی هەبوو لە لوبنان ئەو شمشاڵی بۆ هێنام عەسم پێ کردوانە نازانم برادرانی تیپی مۆلەوی برادەیان لێ وەرگرتم لە سەیرارێکا گومیان کردو بنازانم چی بوو شکان با چی ولیاتم مامۆستانە ئەترسایان هەست ناکرد قورس بێ بۆ تۆ کە باوکت مەلا بووە براکانت لە حوجرە بوونە برایەکت خۆتەڵی مامۆستای وانەی ئاین بووە لە بنە ماڵە و خێزانێکی ئاینی تۆ هونەرمەندبی لە ناویان ئەمە قورس نەبوو بۆ تۆیان چۆن بوو لە هەوڵ دەخۆتێکی یارە کردم خۆی مناسبەتێک بوو لە قوتابخانی مامۆستایان اجتماعی باوکان و دایکان و باوکان و مامۆستانی خانە بوو لەوێ وتم مامۆستا لێم بەخوا سڵەکەمەوە کاکە منی نەدیوە تایسا مۆسیقە لێم ئەترسم عاجز بێ وتی نەکاکە ئینسانێکی ڕۆشین بیرە وا بیر مەکەرە وەرە لە پشتی منەوە بۆسە خەی ناکە با دەرنەکەوێت ئەگەر چێ بوو لەسەر من تە پشتم بە مامۆستا لێم قایم بۆ ڕاستەکەی کە مۆسیقەمان لیام ئیسەش ببین مۆسیقەی ئامینە و نازەنینە لەگەڵ یا مستەفا بێنێت دەوالیەوەی عەربی ئەمشتی ئەم سێ مۆسیقەمان هەنەوە لە بن باڵی بڵێ فەنیەوە سێرمەکرێت کاکە مرتاح بوو بەڕەحمەت کەوا مرتاح بوو تۆزێ خۆم پیشاننا بزەم ئەم بینێت نەیبینیم تۆزێکی کە هاتمە بلاو ئاوها کە منی بینی وتی وەکو بڵێ ئەنوەر ئەوە تۆی بە پێکەنی دەموچای پێکەنی کەوایوێت هاتمە تەرجمە مامۆستا لێ بوو ئەو وەختە کەمانم لیا تر ئینتلاقم کرد جوان ئیشەکەمان لیاوانە کە تاو بوو تی ئەنوەرمە لە کوێ فێر بووی ئەمانە مامۆستا لێم قسەکە لێ وتی ئێمە تەربیەی زیرەکی خۆمە لێرە فێر بووە هیوادار تۆش جیعەکەی وتی بەسەر چاو بە مشکلم نییە کە ڕۆشتینە بۆ ماڵەوە لە ماڵەوە پێوت وتی ئەنوەر زۆر پێخۆشەوە خەریکە مۆسیقە و شتانی بەڵام یەک شتە نەسیحەتەکەم وتم فەرموو تی نەکەی هەڵخلیسکەی لە دنیای مۆسیقا چونکە جەوێکە مساعدەی ئەوەتەکە هەڵخلیسکەی لە سلوکەت و لە هەڵسوکەوت و لە دابوونەریتی عایلەکەمان
کاکە وعد بێ بەو نەعەبم کەوتۆ تۆ بەدڵێ بێ ئیتر پشتم بۆ قایم بوو دایکم تەرجیعێکم و بەراکان تەرجیعیانەکردم زۆر تەرجیعی منیانەکە و تەرجیعی بۆ من سەرنجێکی گەورە بوو. مامۆستا شارەزایی لە بەشێکی زۆر لە ئالەتەکان هەبووە عود و شمشاڵ و دواتر بۆچی چۆن بوو کەمانت هەڵبژارد؟ ناکرا من هەموو ئالەتێک لێ بم بەڕاستی بەڵام مەساحی دەنگی تێگەشتم چییە مەسەلا عود لە چ دەنگی دەست پێکا بۆ چ دەنگە شمشاڵ چۆن بەکارهێنرێت و چۆن تعاملی لەگەڵەکرێ جوم و شاروە و کۆردیۆنە هەروە شتانە بەڵام لە دوایە کەمان ئاورێتە ئالەتێک بوو زۆر ئاشنایی نەبووم کە دەستم کردپی مامساولێ وتی حەزەکەم ئالەتی کەمان هەڵبژێری تی خۆشی ئازادی بەڵام حەزەکەم ئەمە هەڵبژێری نوش بە گوێم کرد ڕاستەکەی هەڵمژات ماوەیەکی کەم بوو یعنی دەستم دەست و پەنجەم جوان بوو زۆر ڕۆژێکیان جا نۆتەی بۆ دانم ئیسعاجە بوومە نۆتەکە زۆر زۆر ئەوێ من نۆتەیە بیخوێنەر و سەیری کە بزانن چۆن و چۆن نیوانە و ئیسعاجە بووم لە ناو جەماعەتەکەی خۆمانە گوربێکی بچکۆلەمان دروست کرد بووینی مۆسیقا لە قوتابخانەی خانی مامۆستا بخوام مەسەری من نۆتە شتانی من بە جوزکەم هیچ شتەکان وەرەگرم یەکسەر لێ ئەم ڕۆژ کاتی لێ کردبووم لە لای مامۆستا لێم بینی خۆی عاج کردبێت مامۆستا خێرە بۆچی تۆ چۆن ئەڵێ نۆتە هیچ نییە و ئەڵێ یاعتیمادەکە بەسەر جوزکەوتی هەردووکی زۆر باشە نۆتەکە یارمەتی دەرتە بێ بۆی جۆ ئەوەی تر بەقووەت بێ لەبەرەوە ئەگەر ئەتوێت دەرسخوێنی لای من ئاوامەوە ئەگەر نەتوێت دەرسخوێنی حەقم نییە بەسەر ئیتر منیش پابەند بووم بۆەوە سێ کرد نۆتەم هاتمە دەستەوە کتێبم تەواوە کرد و ئەنەم تەواو کرد هەتاوای هات ئەو کتێباری ئەو لێ زۆر جار پێش ئەوە کەوتم کتێبەکانم لێ ئەچووی لە ماڵی خۆیان داوەتای کردین لەگەڵ هونەرمەند زاهیر عەبدوڵڵا زاهیر مەدانە لە کۆیەوە هات بۆ ئێرە زۆر جات سەرداریەکەت ڕۆژانی جومانە چوین ماڵی مامۆستا لێم زۆر مۆسیقە و مەقتوعاتی مۆسیقی کۆ کردبووە وەختی خۆی هێنابووە لەگەڵ مەحەدی فم جەمیلە هێنابووە لەوێ لێمانە بەیەکەوە بایی تا ئێوارە خەڵکی بووینی و ڕۆژ لێرانمانە خوارد. چەند تیپی مۆسیقا تاوکە سەدا مەزرانەوە زۆرەکە نتوانین وڵا لە ناو تیپەکانە زۆر بادیر بووم بۆ دروستکردنی و تیپانە مەسەلا کۆمەڵی خۆشی بەختیاری بوو تیپی هیوا بوو تیپی سلێمانی بوو گروپی کیژانی سلێمانی بوو ئۆرکێسترای سلێمانی بوو تیپی پەروەردە بوو تیپی پەیمانگای هونەری جوانەکان بوو ئەم شتانە هەمووی بادیرێکی باشم هەبوو لە دروستکردنیانە. تیپی مۆسیقای شۆڕش چۆن بوو؟ تیپی مۆسیقای شۆڕش تۆمارێک هەیە ئێستاش کە من پێشمەرگەی کوردستانم پێکەوە ئەیڵێنەوە گەر باسێکی ئەومان بۆ بکەیت لە 74 بوو پێم وابێت. بەڵێ 74 کە هەموو ڕۆشتین بەرەو شاخ ڕۆشتین لە بێهرجانی هونەری کوردی یەکەم هەموو هاتینەوە شار چۆڵ بوو تقریبا ئێمەش لە خوا لێ خۆش بوو برای عەزیزمان کاک جەلا عەزیز خوا لێ خۆش بێ نامەیەکمان بۆ هات کەەوە ئەمە برادران هەموو هاتوونەتە دەرەوە ئێوە لە بەغا بوون نەمانتوانێت دەستمان پێتان نەگەشتەوە بەس قەراری خۆتان بزانن چیەکەن و چی نەکەن وڵات ڕۆژەدانیشێ لەگەڵ تیپی سێمانی هەمومان وێری جوما قەرارمانە هەمومان چوینە دەرەوە یەک دوانێک نەبێ نەیانتوانیەوەی لە بە زۆرۆکی تایبەتی خۆیان یەکێک لەوانە مامۆستا لێم بوو مەسەلا ڕۆشتین لەوێ سێمان کرد لە شارەکانی تیشەوە هونەرمەند هاتوون لە هەولێر هاتووە لە بادینان هاتووە لە کەرکووک هاتووە لە هەموو جێکە هاتوون خۆش و کۆمەڵێکی زۆر هونەرمەندان کۆبوو بۆ لەوێ ڕۆژێ دانیشین باسمانە کردەوە وتوان کاکە خۆمە ناکەیت لە شارەکانی کەشەوە هاتوون هەموو کوردستان هاتووە هەر بەنای تیپی سێمان ئێمە ئیش بکەین لێرە ئێمە بەشێکی لەم کەسانە چی بکەیت چی وتم وەڵا نای بنێت تیپی مۆسیقای شۆڕش هەمووی جوانتر و شمولیترە و هەموو ڕازی بوون لەسەری و ئەو بۆ نوعای ئیشمان کرد و کارمان کرد تاوکو و شۆڕشیشتەوە بۆ ئێمە جوانترین بەرهەممان لەو شاخ و داخە توانی کە تۆماری بکەین جا نیکتەی زۆر خۆشە بوو لە حاڵاتی تۆمارکردنی زۆر شتکات تۆمارمانە کرد لە دەشتا کە تۆمارمانە کرد جاریەوە هەبوو بەسەلا میکرۆفۆنات و ئەنەمان هەبوو دەنگی مۆسیقە بوو حیواناتی لێ نزیکە کردیەوە دەستیانە کرد بە باڕۆ بین وەزعەکانی تێگاین تر دووسێ کەسپاندامە بۆ ئاسی ئەوە حسابە کردکەوە دووریان خاتەوە حیوانات لێمان ینی بە زەحمەت ئیشمان بۆ کرا بەڵام لەگەڵەوە شار ئیشمان کرد ئیشی جوانمان کرد. لە دوای تەوابوونی شۆڕش گەڕایتەوە بۆ خواروی عێراق نێردرای ئەمە هۆکارەکەی چی بوو؟ وەڵی پیانەوتی ئایدون ئەوانی کە گەڕاون تۆ لە شۆڕش ینی بە چاکی ئەدناتر سێرەکراین چی بۆ سەماوە پێما بێت؟ بەڵێ ئەوختە نەقڵکرا بووم وە زانکۆی سلێمانی لێ بەرپرسی بەشی مۆسیقە بووم لە چالاکی هونەریە
بەڵام ئەوە بۆ پاش فتەیەک نەخلان کردم بۆ شاری سەماوە لە سەماوە لێ هەوڵدار لە جێکی زۆر دوورداینا متابعەم کردوانم کرد مدیری تەحریری ئەو سەردەما لە محافەزە کوردە کە ڕۆشتم بۆ لای مواجهەیم کردوانە منی ناچیەوە کاگەن وەر بەخێ بێ و چیوتم وڵای نەقل کراوە بەڵام نەخلان کردوم بۆ نوگرە سەلمان ناتوان بچم بۆ نوگرە سەلمان بەیانە بێ ڕاکەم بڕۆم یا چی بکەم نازانم وتی حەق نەبێ بۆ چارەکەم وەڵا نەخلی کردمەوە بۆ سەماوە وەناو نەفسی سەماوە لەوێ لە مەکتەبێک دانام ناوی توڵە بوو وان پێوتە بۆ بەیانە چواری پاسە بووم لە نزیک نقطەی سەیتەرەی سەماوە بوو لێوێ دابەزیم بە پێچوی لێوێ بەڵام چواردەری مەکتەبەکە ئاخوڕی هینیان دانا بوو کەر و وەروشتیان دانا ڕۆشتم لێوێ دوانسانی کەشی کوردی لێ بوو وتمە مەکتەبە یاخۆت ئاخوڕی کەر وشتی وایە ئەو چی و هەموو کەردەوەتی تۆ بۆ سەر کە مەکتەب تەواوی و عانەی بینی چۆن نییە ئێمەش بەلامە سیر بوو ڕۆشتم تعارفمان کرد و ڕۆژەکە ڕۆشت لە تەواوبوونی دەرچا بوو سێکوت تەلەبەر ڕای کردەوە هەرێکە سواری کەرێ بوو بەرەو دێکەی خۆیان ڕۆشتە تومەز ئەمە سیارەی ئەوان بووە یەک تەلەفەکان بۆکە پێ هاتوون بۆ ئەو جێگە لەوێتی ڕاستی تەحمل مەکرد لەوێش ئەسماوەش تیپی خۆت لەوێ تەحمل نەکرد چوومە بەلای منی تەحیوتم کاکە لەو مەکتەبە دانراو من دەچوێت لەگەڵ ئەم ژیان ناتوانم بژیمە چی کوێ دەوێ وتم لێرە چالێکی قوتابخانەکان هەیە وتی ئەرەوەڵا وەڵا نەخلان کردم بۆ ئەوێ بە یاریدەدەری بەرپرسی چالاکیەکە لەوێ گروپی مۆسیقەم بۆ دروستکردن کە چۆن تەمرینەکە لەگەڵ قوتابخانەکانە سارەیەکیان یانی سیارەکە بەدەست منەوە بوو زیاتر ساقمان نەبوو من لە ئەمزانیدەی بخڕموانە زۆر جار سارەکەشم بردەوە هەتا بۆ لای ماڵەوە ڕۆژە برادێک پێوتپتی کاکەن نەسیحەتێکی برایانە بکەم خەڵکی سەماوە بوو شوعی بوونەوەنە زۆریان وتی سارە تووشی کێشەیە بێر دوایە تۆ دەرناچی لە کێشەکە نەهێنە بێت کە داوام تەواوی لە مەکتەب فرەیە چی لێبانێ بێ قسەکەم وەرگرت ڕاستەکەی سڵی نەسیحەتێکی باش و لە گوێ مەمایەوە ئیتر لەوێت چالاکیمان دروست کرد و یارەجانی قوتری کرا هینی منتیقەی جنوبی شاری سەما یەکەم دەرچووی مناڵەکان خۆراغی سەرەتایی لە دوای هات بۆ بەغا لەوێ کردیان بە دوو هەم لەوێ ئیتر ئاو هەبوو شێوە ساڵێک تقریبان 2 ساڵ مامەوە لەوێ ئیتر لە دوایە لێرە سەرۆکی زانکۆ زۆر هەوڵی بۆیان نەخلی کردمەوە بۆ زانکۆ گەڕایتەوە بۆ زانکۆی لۆجێکی خۆ بڵێ مامۆستاگەر ئاسایی بێوەرگ نەبێت بۆ جەنابەت پێم خۆشە بچینە ماڵەکەت ستۆدیۆکەشت ببینین لە بەخێر بەڕێزان هەر لەگەڵ مامۆستان وەرقەرەداغی بەردەوام بین لەگەڵتان و پێشتر ئاماژەم پێدایمە هاتوونێتە ماڵی مامۆستا و ئێستا لە ستۆدیۆکەین مامۆستا کەمێک باسی ئەم ستۆدیۆمان بۆ بکە ساڵی چەند دروستت کردەوە چۆن دروستت کرد وەڵامە تاریخەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو ناوە 1970 زیاتر بە وەختێ دروستم کرد کە حەسمە کرد فشارێکە بۆ لەسەر تیپی مۆسیقای سلێمانی بۆی کەوا لە بەرچاوێنە نەبین خێرا ڕۆژە بەدزیەوە بەرهەمێکمان تۆمارە کرد بە کامڵی نەبوو بەس مۆسیقە بوو هاتم لە ماڵەوە دەنگ و کۆرس و شتەکانمان خستە سەر ئاوها بەو شێوازە ئیتر و بیرۆکەیە لەلای من تەتەوەری کرد و دەوردا شتەکەم تازە کردەوە تا ساڵی 1998 کە چوون بۆ سوید لەوێ ستۆدیۆم بینی کە پرسنڵ ستۆدیۆی پێڵێن ئەمیش لەسەر ئەو شێوازەیە دروستم کرد و کەلوپەلەکانم بۆ هێنا و ستۆدیۆکە ئیشی جوین تیاکراوە و خزمەتی خەڵکی زۆر کردو کاتۆ بیرۆکەی ڕاستاڵەن یەکەم کەس بووی بیرۆکەی ستۆدیۆ و ئەوەی کەوا گۆرانی لەسەر شەقام و لە ماڵانەوە هێنانەوە ستۆدیۆ و سەر بەڵێ ڕاست مامۆستا لەم ستۆدیۆی تەنیا ئەمەیکەوە ئێستا هەتا بۆ ئیشکردنی ڕۆژانی خۆدانی تێستی پێکەیت و تیا ئەمێنیتەوە یان بەرهەمت هەیە لێرە بەرهەمم زۆر لێرە ئینشەڵا گوێتان لێبێت لەدایە من کە ئێمە زیاتر دوای نیوەڕوان لێرە لەم ستۆدیۆ مەشغوڵم بە ئیشوکار ئایا نۆتە نووسینەوەی بۆ ئامادەکەری بەرنامەیەک یا شتێک ئێستا من پەنە نابم بە مۆسیقی شتی وا بەڕاستی
چکە هەموو شتەکان خۆمەکەم لە ماڵەوە خۆمەکەم منەتی کەس هەڵ ناگرم خۆم بەشانی خۆم بۆ هیلاکی خۆم ئیشەکانەکەم و مەقبولی شەرای خەڵک زۆر جوانە لای خەڵکی لێرە جای وایە بە 8 ساعات ئەمێنمەوە لەم سودیا ئەمێنمەوە دەرهێنەر بوویتە دابشکردن و تۆمارکردن و مۆنتاژکردنەوەمان هەمووی ئەرکی خۆتە چۆن هەمومانت کۆ کردوتەوە فێر بووی چۆن نەتوانی ڕۆژانە هەمووی پێکەوە ئیشی لەسەر بکەیت خۆی بازشت هەیە ضروریە دوان لێکە پەنابەری بۆ زۆرشت مەسەلا سودیۆمان نەبوو نەمانتوانین بچین بۆ بەغا سودیۆ دروستکەین نەمانتوانین بچین بۆ بەغا لەوێ لە سودەکانی ئەوێ شت تۆمار بکەین مەجبور بیم ناکردەوە چی ئەگەر ئێمە بەدی لەگەر دروستکەین لەگەر متەواضعیش بێ کە گوێمان لە کوالیتیەکە شتێکی باش و سودیەکمان دروست کرد لە زانکۆی سلێمانی دوایی لە دوای تیپی سلێمانیدا بەگونی و شتیوا دروستمانە کرد بەڵام کوالیتەکەی زۆر زۆر جوان بوو زۆر تەنانەت لە بەغا کە جوان لەگەرت شکۆلەوەیکەوە ئایا ئەمە لە سلێمانی تۆمارکراوە لە دەروی سلێمانی تۆمار کراوە ینی بۆ دەرەجێ ئەمە زیاتر سیقەی پیاینکەوە پەرەبین بە ئیشەکان دوای ئەوە بە سامابینی نەمەتی ئیشکردنی ئەوان چۆنە ئەوانەی خاڵی سوودمەند بوو بۆ ئێمە سوودمان لێوەرەگە لە هاتوون لێ تەطبیقمان نەکرد لە ئەجیزە و لە ئەدوات و لەو شتانە بە هەرچەند لە ئەجیزا فەقیر بووین زۆر بەڕاستی چووکە و سەردەمە شتیوانە بوو بۆ دەرەجەیە هەرەوتە جیرانە بووکەوە لە بازار هەبوو یا لە ملاولەلا هەبوو یا خۆمان هەمان بوو اینجا ئیشی میکانیزمەکەی چووکە ضرورێت و پێم وتی وەڵێ لە عەربی هەیە ضرورە ئوم الحاجە ینی ئەو ضرورتەوەی لێکردین کەوا بەدەم ئەو شتان بڕۆی متابعی بکەین چۆن نەکرێت چۆن ناکرێت ئەوە بوو شتەکانمانە کرد و بە سەرکەوتویی هەمویان موفق بووین ئەمە هۆکار بۆ بۆی کەوا بەتەنیا بتوانی فێری هەموو ئەمانە بیت یان حەز ناکەی هیچ کەسێک تەداخولی شەکان بکە وەڵا ئەوەی کە خۆمێکم وەکو دەرهێنەری گۆرانیەک مەسەلا چۆن دەرهێنەر لەسەر شانەوە سەید المەوقفە خۆی پاشای ئیشەکەیە منێش خۆم وا بە ئیشەکە ئەزانم ئەوە نەبێ بەڵام ملاحەزە جووەگرم تێبینی جووەگرم لە تێبینەکان چینی ئەوانە لەو تێبینانە ئەوەی بزانم سوودی وەرەکەم بۆ یەکەم لە دوای پێڵ ماڵم ئەو نقطانم ئیسفادە لێ کردووە بەڵام کە بزانم بێسوودە گوێی نامێ چونکە بخۆم لێرازان چییە کە مەسەلا لە ئیشی تۆمارکردن و لە ئیشی ماسەرین و لە ئیشی ئەوەی کابگاتە حاڵتی نهایی بزانین و گۆرانە چۆن و چۆن نیە مەقبوڵ بێن لە ڕووی خەڵکە مامۆستار کاتێک کە ئەوترێت مامۆستان وەرقەرەداغی لە پاڵێڵێن سرودی مەشخەڵان من بەر لە بەرنامەکە شەرک کەوتم لەگەڵ مامۆستان وەرقەرەداغیە بەرنامەیە جارەمان وتیان تخوا پرسیاری سرودی مەشخەڵانی لێ بکە ئەگەر بە وردی باسی ئەو سرودەمان بۆ بکەی چۆن لە ستۆدیۆکەی خۆت ئیش لێ کردووە وەڵاو حکایەتەکەی دوور درێژە وەڵام بە کوتی هەوڵەدەم کۆتای پێبێنم ساڵی نزیکەی 82 نامەیەکم لە هەڤاڵمانجەرە و پێگەشت لە ڕێی خوانێ خۆشبوو عوسمان شەهاب و مەریوان دڵشاد مەریوانیەوە ئەوە بوو لەوێ کە شتەکانیان بۆ هێنام لە پەیمانگای هونەر جوانەکان دەرس بوتەوە فەراشەکە وتیوتی برادێک هەواڵی تۆ پرسێ وتم کێوتی بەخوانای ناسمەوە لە ڕۆژ لای دەکا کۆچێم کرد کاک شەهاب بوو بە ڕەحمەت بێ چوومە دێ دەسم کە دەم لێوەلاوی ماچ کرد نوع لە خزمەت شوان هەبووتم خێری لێری وەڵا بە ئیشێک هاتوینێتەوە کاک دڵشادیشی لێرێ حەزەکەم ببینین ئیشێکمان پێێتە دەرسەکان تەواو بوتم بەس قسەمەکەن بڕۆ بۆ ئێوە من خۆمیم بۆ ئێوێ ناو نیشانەکەی یانێ وەڵا ئەوە بوو کە دەرسەوە بوون ڕۆشم بۆ ئێوێ ڕەمەزان بوو هەرچان لە بیمە نسیێنیان هەبوو من نان نەخواردووە حاصل دانیشتم تانیانە خواردەوەوان وتم چیشەکە نامی کامیەوە نامەکە هەواڵ بامتەلار بۆی نردبووکەوە ئەم تێکسێکمان بۆ نردووی هیواداری بتوانانی هاوکاریمان بکەی ئەمە زۆر نییە لە سەری بکەین بەڵام بە ڕەغبەتی خۆ دەگەر پێ خۆشە بیکەگەر پێش خۆش نیە یاعتیادیە تو مەز لە پێش من هەیەیانە بە بازە لە برادەرەوە ناکردەوە تر هۆکارەکە چێوە لای خۆیانە من نازانم ناتوان قسێ سەر بکەم وەڵام وەرم گرت و تێکسەکەم سێکرد شتێکی جوانە بەڵام هەندێک وشی تیا هەبوو بەندێک کەلیمات هەبوو پێویستی بۆی کەوا دەستکاری بکەیت لە ضرورەتی لەحنیە پێشم وتم لەوانەیە بازە شت هەیە دەستکاری بکەین لەبەر ضرورەتی ئاوازەکە وتی قەیناکە وتمی کێ شعرەکە قسەیان نەکرد چەند ئیلحام کرد وتیان بە سڕی بمێنێتەوە باشترە قەیچێکە وتم هیوادارم ناوی میژوا بە سڕی بمێنێتەوە لەوێ بە هەر حاڵ کە هاتمە دەرەوە ڕۆژمە بەرەو ماڵەوە بەڕێگەوە هەر بۆڵە بۆڵم لەگەڵ خۆمان کرد و شارەکەم دەرێ ناو سێرمە کرد و ئەم خوێندەوە و بیرەکەم بۆ هات
ئەو لە باوکی کەمە توانیم شارەکە ئاوازی بۆ دابنێم ئەی باشە تۆن تۆماری کەم وتم لێرە نمونەیەک تۆمارەکەم و نۆتەیان نووسمە بۆیان کابینەر لە خارج چۆن تۆماریەکەن لەوێ کەسیان یا هەیە یا بچوو سلوبێک عیلاجەکەن بیکەن چکە دەرفە هین مەجای ئەوم ناکەوە بە وشی بمێنێتەوە لە جێ خۆیە یعنی بە تێست لۆکۆ ئەدا بۆم تەجی کردن بە نۆتەش بۆم نووسینەوە تەوزیع بۆ ئۆرکێسترایەکەوانە بەڵام بەداخەوە کە شتەکانمان نردبووە شتەکان زۆریان گوم بوو لە ڕێگە لەگەڵ هەندێ ئەلات و ئەدەوات و ئەوانە نازان بۆچی بوون بوو بە هەر حاڵ سرودەکە گەشت بوو ئەوێ ئەو بۆ وەختە وتوێژ هەبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانیە لەگەڵ حکوومەتە بەڵام دوای ئەوە فەتەیەکی پێنەچوو بینیان تێکچووانە من ڕاستەکەی موقعم کەوتە حەریج بوو وەلەو جۆم نایە وت چییە دەسەڵانیە و شتێکە کردووە ئەبێت تەحمولیەتی جێشی بکەم بەڵام بیرمە کردو لە براکانم مەسەلا بۆ ئەوان نیانەزانی ئەوان بە شەکە منی کەم بەس لێرە خێزانەکە مەیزانی لەگەڵ کچەکەم تارا چونکە ئەومان کرد لەگەڵ لە ژێرزەمینەکەم لەوێ بەیەکۆ لەگەڵ تۆمارمان کرد ئێستا ژەو تەجیلەم ماوەکەوە پێوی تۆمارمان کرد هەراوڵم کردو بۆ یادگاری ئیتر ئەوە بوو نەگەشتە ئەوە بینیان تێکچوانە لەوێ وەختی ڕۆژێک ڕادیۆکەمانە کرد و خەڵک متابعەکە ڕادیۆکەیان جملۆسێکم بەدەنی من مەشغەڵان لێوتم کاکەەوە چۆن وتم بڵی نەکەنەوە هی بڵاوکردنەوە نییە ئەمە تێستە بۆی کەوا لەسەر ئەم شێوازە بیڵێن و وای دەبکەن وای دەبکەن بە هەر حاڵ جێبەجێ نەبوو جوابم بە نادوتم کاکە شتی وایە وتیان ئەگەر خوانەکە شتێک بوو حاڵ بوو پێشۆخەت هەستەکەی بە شتێکەوە بەنەوەیەک پیاوان بڵێ ئێمە عیلاجی بۆکەینەوەوانە ئیتر چەندین جار بانکەم لە ئەمن لەم لایەن پرسە یان پرسی لێم ئەمە چێ کردوێ ئەمە دەگەر بزانم چی کردوێتی پێتان ئەڵێم بەڵام بەخوا نازانیش دووچاری گرتنیش هاتووی لەسەر من مسەیتر بووم بەسەر وەزعی خۆمە یعنی تەبیعەتێک مێ لەو شتانە لە سیجوابوانە ڕەنگم تێک ناچێ بترسمەوانە یعنی بە ئازایانە جوابە ئەمە بەڕاستی ئیتر ئەوە بوو 3 مانگ پێشەوە کردی کە بانیان کردم لە بانکردنەکە تحویلی لای جێگری بدی ئەمیان کردم لێرە هاتو ئەڕۆی بە ژوورەکە سوالی لێ کردم ئەمە چیە کردوێتی نازانم مەگەر بزانم پێتان ئەڵێم تۆ چەند جار و عادیەوە داینێتە بەڵام هیچ نەکردووە تو بەس بۆ نیشتێکی وایان کردو کە گوایە من بەمیا دەستیای شتێکەوە هەڵی کرد یەکسەر زانیم ئەمە ئێوە بۆ تەجیری قسەکردەکانی من تەجیرکە ئاگام لەوە بوو لەو حاڵتەیە ئاگام لێ بوو لەبەرەوە بە ئیتیزان قسەمە کردوانە عەرەبیەکەشم زۆر باش نەبوو ئیتر مت ببوورە عەرەبیەکەم زۆر باش نەوتی نا من تێگەم مشکلە نییە وتی سەیعی نازانێمە کێتە تۆماری کردو بتوان یارمەتیمان بە بزانین کێ مخەربین ئەمانی کردو تۆمەگەر بزانم پێتان گەڕای یەک زلەی لێم بۆ زلم لێ چیە بڵ نازەوت یعنی نازای تۆ لێرە ئێمە پێتەڵی شێخن هونەر شێخی فەنانین تۆ باقولێن ئەمە نەزانی وتم نازانمە بە خۆ بازا مشتێ ئینسان هی نییە مشتێ بزانێ والحاصل وتی عەلا کولی نەبێ بتابع بکەی بۆمان بزانین چی و چی نییە هاتووە دەرەوە برادێکمان هەبوو کاک فەریدون دارتاش گیرا بوو چون سەرماندا لە ئەبوو غرێب لێوە ئێمە هێنایە لاوتی کاگەڕ بە قوربانە چی هەیە کەلوپەر و شتانە لە نامە و لۆشتانە لەوانەیە بێن لە پڕ بن بەسەر ماڵەکەتە تەفتیشی بکەن و نەوە وەرەقەی شتە بدۆزنەوەوانە وەڵای تر سڵم کردو لەوانە هاتمەوە یەکسەر ئەو شتانی کە هەم بوو خاغزی مام جەلال بووی کاک نەوشیروان بوو هی کاک فەریدون عەبدولقادر بوو هی قاری حاجی عەلی بوو هی زۆر کەس بوو لەو برادرانە هەتا هینی برادرانی پارتی بوو هینی ئەمانە وەرەکان هەمووی سووتان نەمهێش کەس بزانێکە چونکە لە هینی سیستەمەکەمە دام نابوو ئەگەڕان ئەو شتانە وەڵای تر خوا کەدی ڕاپەڕین بوو کە ڕاپەڕین بوو شاد پارێکم ئیتر پشتم لێ کردەوە دایەوە شەویان مامجارار بانی کردن بە ڕەحمەت بێ کاگەڕە و سوودە ئێمە هیچمانی بۆ نەکرا بەڵام چیە دوانی بکەیت لەمە بۆمان وتم وڵا هەوڵێکم بزانم چۆنە بێ ئەو بوو لە ماڵی خۆمان لە ژێر زەویکرد لەگەڵ چەند هەلبێکی پەیمانگەی هونەر جوانەکان تۆمارمان کرد شتەکەی شەویان بردمەوە بۆ لای شەویتر سەعات 12 شەو بوو کە گوێ یەگرت دکتۆر کەمال فوادیش لەگەڵ یابوو دانیشتووە لەگەڵ بنادەرێک وابزانم لە حیزبی دیموکرات بوو شتێکی وا بوو وابزانم وتی تەجیلەکەی خۆم لێرە با بە تەجیلەکەی خۆم گوێ بگرم وا حەزەکەم آخر بە لێ ستودیۆیەوە وتی من ئەو شتانی نازانم بە تەجیلەکەی خۆم ئەبێ گوێم لێ بێ
ئەڵا تەنجیلەکان بۆ هێنا و کاسێتەکەم گوێ لێگرت گوێ لێگرت و وتی دەست کە گوێ لێگرم توا کەسا قسە نەکەن قسەمان نەکرد یادی وڵا بۆ جای دووهەمیش گوێی لێگرتەوە کە لێوە دکتۆر فڕۆی کردە دکتۆر کەمال فواد وتی بەڕای تۆ نابین بەشت وتی من خاوەنی ئەمی ئیشت جوانە بین بە شتێکە ئینشەڵڵا بێگومان لە کۆتایی بەرهەمێکی زۆر تر علاکوردی دوایەوە چەندین جار تۆمارم کردەوەە بەڵام لەگەڵ ئۆرکەسترای تازە ئۆرکەسترامان دروست کرد لێ لەگەڵەوە تۆمارمان کرد دوایی چەند ساڵێ لەمەوبەر چوم لە هەنگارێ لەگەڵ ئۆرکەسترای هەنگاریە تۆمارم کرد بەڵام دەنگەکانم لێرە تۆمار کردەوە لە دوای بۆم نردنەوە زۆر بەدڵیان بوو بڵاومان کردەوە لەش ساقی مامۆستا پێم خۆشە بچینە دەرەوە پیاسێک بکەین و قسەی زیاتر بکەین سەرچاو ئێمە لەگەڵ مامۆستانوەر بەردەوامە بین لەگەڵتانە مامۆستا ئەمڕۆ زۆر ماندوومان کردی کەشەکەشی کەم سەر دەکێشێت نییە خۆشە دێ زۆر چاکە ئەوزەم حەز بە هاوین نییە زۆر هەر مۆسیمە تامی خۆی هەیە هەر مۆسیمە تامی خۆی هەیە مامۆستا پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی چۆن دامەزراگەر باسی ئەومان بۆ بکەیت یەکێک بوویتە لە دەستەی دامەزرێنەرانی بەوە ئاوە بڵێ ساڵی 1970 بوو کە ویسیان پەیمانگا دامەزرێنن منژێکێ بوولەوانی کە پەیوەندیان پێوە کردمەوە وەختە من لە پەیمانگای هونەر جوانەکان بووم ببوورە لە پەیمانگە هونەر جوانەکان نا لە زانکۆی سلێمانی لە زانکۆی سلێمانی بووم بەڵام ئەوە ڕێکرد نەبوو لەوەیەکەوە لەگەڵ هەیە تەسیسا بم وەختێ مەجاریان نا بۆ شێوازە ئەو بوو زانکۆی سلێمانی گوازرایە بۆ هەولێر من نەڕۆشتم یەکسەر نەقران کردم بۆ پەیمانگای هونەر جوانەکان لە بەشی مەسرح هەوڵجار دەرسمەوتەوە تەزەوە چێژی مۆسیقا و لەگەڵ ڕاضەی مەسرحی و ئەو شانە نەختێ معلوماتم هەبوو ئەتوانی دەرسەکان بڵێمەوە بە تەلەبەکان پاش 2 ساڵ بەشی مۆسیقەمان کردەوە بەشی مۆسیقەشمان کردەوە لێ زۆری حاحیان کردەوە وتم کادر نییە کاکە دییان وەختش کە لە سەرتا نەکرایەوە لەگەڵمانە لەگەڵ پەیمانگای هونەر جوانەکە چونکە کادر نەبوو دەرس بڵێتەوە لەوێ و زۆر کەسیش پەراوێست ئەوەستا دوورە وەستا نێویست خۆی تووشی مامەعە بکە ئەوە بوو ئێمە پەیمانگامان کردەوە بە سەرکەوتوی توانیمان بهێنین تەنانەت لە ئاخری وەختەکانی پێش ڕاپەڕین پەیمانگای هونەر جوانەکان 3 ساڵ لەسەر یەک بە دەرەجە ئیمتیاز لەسەر هەموو ئاسی پەیمانگەکانە دەرچوو یعنی ئەوە شادێتی زۆر باش و تەنانەت منیان کرد بە لەژنەی بەرنامەدانان بۆ پەیمانگاکان لە ڕووی هونەریەوە ئیتر ئەوە بوو دوای ڕاپەڕین بەرنامەکە بە نوعیکە گۆڕاوە بەشی مۆسیقا چۆن دامەزرا بەشی مۆسیقا زۆری حاحیا کرد هەوڵجار بەڕەحمەت بێ کاک محەممەد پیرۆز بە ڕێبەری پەروەردە وتی کاکە نوێر ئەمانوێ بەشی مۆسیقەش بکەین وتم کاکە کادر نییە خون بە دەرختەنها دەرەخت نایم وتی هەر چۆنێ بێ بۆ ساڵی یەکەم ئەتوانی عیلاج بکەین بەعزێ برادری هاوکاری بکەن و ئەوانە ئەو شتانە زۆری حاحیان کردمانەوە علاکولین لە نوێنەربەندەکانە کاک سەلاح ڕەوف هات بەدەممانەوە برادەکانی کە دوورە پەرێز وەستان بەڕاستیکە نیانتوانی بێن تر هۆکارەکە لای خۆیان لە سەبەب چییە ئەو بوو ساڵ یەکەم و دووهەممان بەڕێکرد زۆریش لە برادەرەکانی مەسرح شانۆ ئەیانوت مەیکەنەوە چووکە کادرتان نییە فاشیل دەرەچن ئەو قسەی کرد ئەو قسەیان کرد من زۆر کاریگەری هەبوو لەسرم یعنی چی فاشیل من بەحیات بە هەنگاوێکم نەناوە بیرکەمە لە فەشەلە بیرم کردو لە سەرکەوتن نەجاحەت وەڵا ئەوە بوو ساڵی دووەم فستیڤالمان کرد هەر ئەو کادرانی کە هەنووت فەشەتەنها هاتم پیرۆزبیان لێکردی نەمانزانی ئەوە ئەو جدێتە توانیتانی ئیش بکەن و وا بکەن و وا بکەن ئەوە بوو بەڵام چیمانە کرد ئێمە خۆی داوام تا سعات 12 بوو ئێمە بەبێ مقابل ئەماینەوە تا سعات 4 لەگەڵ تەلەبە دەرسی کەمان ئیزافەکان دەرزەکان خۆمان بە دووقات وەرمانەگرت بوویکەوە تەلەبەکان بەرنامە نەبن بۆ بەرنامانش کە هەبوو بەرنامە لە بەغاوە بۆمانە هات هەمووی تۆکمە بوو هەندێک جاری ئێمەشتی کوریمان داخڵە کرد لە مێژووە و لە بازێ چالاکی و لەو هینانە تەنانەت لە فستیڤاڵی ساڵانەکانە هەمووی بەرهەمەی کوردی بوو ئەمان کرد هەندێ لە بەرهەمەکانیش وەکڵێ گۆرانی سیاسی بوون کە تەقدیممانە کرد ئەمانە بەگوێ خەڵکەکانە بەڵامی تر باش بوو سەرکۆدێکی باش دیارە بێگومان هەموو کاتێک باسی ڕۆڵی تۆکرێت لە دامەزراندنی بەشی مۆسیقا و کردنەوەی پەیمانگە هونەرە جوانەکانی سلێمانی مامۆستا شتێک زۆر جێی سەرنجە لای من ئەڵەن لە شێوەکاریشا دەست هەیە و
ئیشی شێوەکاریت کردو لە هەمان کاتدا ئەو بەرهەمانەی کە بۆ پێم خۆشە ئەم دوو بابەتە پێکەوە بستینەوە بە کورتی قسەی لەسەر بکەین ئەو بەرهەمانەی کە بۆ ستایش و پیا هەڵدانی ئاینی هەدووە بە تایبەت لە مانگی ڕەمەزانان ئێساوی ئێمە گوێمان لێبێت ساڵانە بەرهەمی جەنابتە کەمێک باسی ئەوانەشمان بۆ بکە. وڵا بەجارێ باسی ئەوەی شێوەکاری بکەم کە من هەر لە ناو وەسەتی هونەریا ژیام لە ناو شانوها لە ناو وێنار بەڵام زۆر جوانە لە ئاوازدانان و کۆمەڵێک بەرهەم و هەمووی هونەرە هەمووی هەست و دەروونە یەکێ بە مۆسیقە دەریێبڕێکێ بە شانوە دەریێبڕێکێ بە شێوەکار دەریێبڕێ تەنانەت من لە کاتێک خوێندکار بووم بەرهەمەکانم ئەچوون بۆ بەغاو هاتنەوە جایزەم لەسەر وەرەگرت یانیەوەنە جوان بوون ئیشەکان ڕێک و پێک بەڵام شێوەکاری وەختە ئێمە فەقیر حاڵ بووین ڕاستیکەی پارەی وامان نەبوو کە بێن بە جانفاز و بە پێداویستی شێوەکاریەکان بیکڕین دایمە بۆی بەردەوام بینەوەانە دەبەرەوە زیاتر بەلای مۆسیقەکە هاتم یەک جار بوو ئامری کەمان تەکری بە شوێن نۆتاگەڕێ هەرەوەنە ئەمە ئەو بۆ شێوازە بردمانە سەر ئێمە یعنی لەگەڵ برادری تەشکیلەکان پەیوەندیم زۆر باشە تەزەوەقی پێشانگەکانیان زۆر جار ئەڕۆم حەزەکەم بیبینم ئیشەکانیان چۆن وە چ ئاستەکایە و ڕێی منیان مەطلبە بەسەر زۆر جار لەو شتانە اینجا بەسەد ستایش ئاینەکانەوە ئەوە بوو کە دوای ڕاپەڕی هەر لە پێش ڕاپەڕینەوە سەر کرد فەراقێکی لە ناو مۆسیقای کوردیەکەوە ستایشی ئاینیمان نییە باشە چۆن ئەمە بتوانێمانە تۆمارکەین پەیوەندیم بە بەعزە گۆرانی بێژ و کرد ناوێ ناویان بەرم کە ستایشەکانیان ئەوە تزانی گۆرانیاڵێن تو کاکەمە احساسی کتابەتی هەوێ ئەبێ بژی لەگەڵیا لە ڕووی دینیەوە لە ڕووی احساس و لە ڕووی هەست و دەروونەوە بێ بژی لەگەڵ بزای چۆن مامەڵی لەگەڵاکەی چۆن کاری لەگەڵاکەی سەرکەتونەوە مەجبور خۆمەموت خۆم ئەمسانی ئەداکە چۆن و چۆن نییە بەڵام ئتر ئاەدەنگ چۆنێ مەقبوڵەیە مەقبول نییەوە لای خەڵکە بەڕاستی نازانم ئەو یەک دوو ستایشم تۆمار کرد ئەقباڵێکی باشی هەبوو ئەو وەختە بە فیلمی سینەمایی کلیپان بۆ کرد ڤیدیۆ نەبوو هێشتا نهاتبوو ئتر دوای ڕاپەڕین کە تەلەڤیزیۆنی گەری کوردستانمان دامەزران ئەوە بوو لە ڕەمەزانە داوایان لێکردن بەنامەیە بکەن بۆ ئێواران ئەیماشە مادە و شیوامان نەبوو لەبەرەوە بیم کردەوە ئەو شتانەی پەیوەندی بە ڕووی ئاینی هەیە تۆماریان کرد ماڵەوە بە دەنگی خۆم ئەوە بوو سەر شەوتان خەڵک دەستخۆشیەکەکان لێکەوە ئیشی جوانە لەناو هەستی خەڵکەکە ئاژیر چونکە ئەو شتانەمە کرد چونکە من ئەمزانی بە ئەحساسی ئاینی چۆن ئەو شتانە ئەداکرێت ئەوە ینی ئەوەی هی گۆرانی بێژێک نییە گۆرانی لە خۆی وەکو گۆرانی بێڵێ نه ئەبێ سوورەکە لە مێشکا بێت لە معنای کەلیماتەکان تێبگەی لە معنای ئەو شانە تێبگەیکەوە مەبەست چییە کەڵێ ئەپارڕیتەوە ئەحساسی پارانەوەی تیابێکەوە داوای لێ خۆشبوونەکە ئەحساسی لێ خۆشبوونی تیابێ ئەو شتانە ئەبێ هەمووی ڕەچاوی دەست خۆش مامۆستا تەمەند درێژ بی دەگەر باسی ئەزمموی جەنابەت بکەین بێگومان نابڕێتەوە کاتی بەرنامەکەمان ئەوەنە بۆ گەرنا پێم خۆش بە قسەی زیاتر بکەین زۆر سپاس کە میوانی بەرنامەی بیرەوەری بوویت زۆر سپاسی ئەو ستافە جوانەکەم کە هیلاک بوون لەگەڵمانە ئەمڕۆ بەفریشە بەفریشە بارەوە بزانم دەستان خۆش بێ لەشتان ساغ دەستەکان خۆش بە سپاس دەکەین سپاس بێەوەش کە بینەرمان من تاوکو و بەرنامەکی تری بیرەوەری خواتان لەگەڵ